کاکا کۆگەر پێمان وڵی هۆکارەکانی توندوتیژی پێتان وایە یاساییە کۆمەڵایەتیە پەروەردەییە؟ هۆکارەکانی توندوتیژی خێزانی بەگشتی و بە تایبەتی توندوتیژی بەرامبەر بە پیاو لە چوارچێوەی خێزاندا لە سەردەستی ئافرەت بە تایبەتی و لە سەردەستی ئەندامانی دیکەی خێزان بەگشتی هۆکارەکان کۆمەڵایەتیە و دەرونیە و پەروەردەییە و ئابووریە و هاکەزا کۆمەڵی هۆکارن. هۆکارە ئابووریەکان وەکو بێکاری نەبوونی هەلی کار یاخود ئەو کار و موچەوبژێوی کە پیاو دەستیەکەوێ بەشی بژێوی ژیانی ناکا بەشی کری خانووی ناکا بەشی مەساڕفی ناکا ئێمە لە سەردەمێکین پێداویستی ئەندامانی خێزان زۆر و زەبەند بووە. هۆکاری کۆمەڵایەتیش ئەم چاولێکەری کە لە کۆمەڵگا لە ئارایە بێقەناعەتێکی لای تاکی کوردی دروست کردووە هەم لە خێزان و هەم لە کۆمەلگاشدا کەم بێقەناعەتیە یەکێکە لە هۆکارەکانی هۆکارێکی مساعدە بۆ دروستبوونی ڕوودانی توندوتیژی بەرامبەر بە پیاو. هۆکاری پەروەردەییش ئەوەیە کە ئێمە هەر لە منداڵیەوە تا دەگەینە قوتابخانە کە لێمان دراوە و لێمانە درێت چ دەرونی چ بەجەستەیی ئەم پەروەردەی لێدانە لە خێزانی کە لە منداڵە درێت یان لە مەکتەب لە منداڵە درێت ئەمە گرێکی دەرونی دروست کردووە و هەستی تۆڵە سەرنەوەی لای تاکی کوردی دروست کردووە کاتێک کە تاکی کوردی خۆی دەبینێت دەسەڵاتی خۆی دەبێنێت لە چوارچەوەی خێزاندا ئەو دەسەڵاتە بۆ تۆڵە سەرنەوەی بەکاردێنێ کە لەو غەدرانەی کە لە منداڵیدا لێی کراو ئەو کاتە توانای ئەو تۆڵە سەرنەوەی نەبوو. ئێستا کە گەورە بۆ دەسەڵاتیە تۆڵەی خۆی لە خێزانەکەی دەستێنێتەوە جا ئەگەر ژن بێ تۆڵەی خۆی لە پیاوەکەی دەستێنێتەوە ئەگەر پیاو بێ تۆڵەی خۆی لە ژن دەستێنێتەوە. ئەمە هۆکارێکی تربەوی دەرونی. هۆکاری عەقڵی و هۆکاری ناڕۆشنبیر بوون یەکێکە لە هۆکارەکانی تر. بەڵێ کاکا کۆ پێدوایە جۆری توندوتیژی و کێشەکان لە ئێستا بەرامبەر بە پیاوان لە چاستێکدایە؟ لاسێکی زۆر چاوەڕوان نەکراوە کە خەڵک تەوەقوعی ئەکا زۆر زیاترە لەوە و ئەم ماوەی ڕابردوو 6 پیاو خۆیان کوشت هەر ماوەی مانگ و چەند ڕۆژێکە 6 پیاو هۆکاری خۆکوشتنەکەشیان نالەباری گوزەرانیانە لە چوارچێوەی خێزاندا و فشاری خێزانەکانیان یعنی ئافرەت لە ڕووی تەمەنەوە ئەگاتە تەمەنێک کە ئامادە بێ بۆ هاوسەرگیری بەڵام لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی ڕۆحیەوە ناگاتە و ئامادەیە تەمەنی پێش عەقڵ و پێش پەروەردەی ئەکەوێت لە ڕووی عەقڵەوە دواکەوێت کە دواکەوێت بەچی ئەم دواکەوتنەی قەرەبووە کاتەوە بە چاولێکەری ئەوەی کە لە ئافرەتانی تر ئەو گوزەرێ هەماشە دووبارە ئەکاتەوە ڕۆتینات لە ژیانی هاوسەرداریدا و ئەمە جۆرێکە لە گەندەڵی خێزانی کە بە ئەرکی خۆی نازانێت کە ئەرکی سەرشانێتی وەکو ئافرەت ڕێز لە مێردەکەی بگرێ احترامی بگرێ و خۆشەویستی پێ بەخشێ پێچوانەشەوە تەبان بە پێشوانەشەوە ڕاستە پێی وایە ئەو ئەوەندە بەسە کە جەستەی خۆی پێشکەشێ و پیاوە بکە و لە مەتبەخ ئیشی بۆ بکە و پاکوخاوێنی ماڵ بکە ئەوانە زەڕورن بەس لەوە زەڕورتر ڕێز و خۆشەویستیە کە ئەبێبی بەخشێ بە مێردەکەی و نابێ هەر چاوەڕێی ئەوە بکە مێردەکەی خۆشەویستی پێ بەخشێ ئەم چکە خۆشەویستی بەخشینە نەک تەنها وەرگرتن و خۆشەویستی بێ مەقابلی مادیە مەقابلی معنەوی هەیە کاتێکە خۆشەویستی دوولایانەیە کە تۆ هەستێکی معنەوی خۆشەویستی ئەی بە بەرامبەرەکەت هەستێکی ڕۆحی ئەیتێ کە بێ هاوسەرەکەشت بەرامبەرەکەشت هەمان هەست پێ بداتەوە نەک ئەوەی کە بەز وەرگر بێت ئەم غیابی خۆشەویستیە یەکێکە لە هۆکارەکانی توندوتیژی کە کەیسی جەزایی و تاوانی لێکەوێتەوە کە ئەبێتە هۆی
زۆر جار ئافرەت بڕیاری داوە کە عەزابی مێردەکەی بدا ڕوبەڕووی شوڕتەی بکاتەوە ڕوبەڕووی حاکمی بکاتەوە چەند جار بەبێ بەڵگە تووشی تەوقیفبوونی دەکات کە ئەمە تەسی لە وەزیفەکەی دەکات دواتریش ئەم تەوقیفبوونەی قەرەبوو ناکرێتەوە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە تووشی ئەحراجی شەرمەزاری دەبێ و لە دەوامەکەی لە شوێنی کار زۆر جار وایە لە کارەکەی دەردەکرێ بەهۆی ئەو تەوقیفبوونەوە بەبێ بەڵگەش هەزارەها پیاومان لە دادگا بڕیاری تەوقیفیان بۆ دەرچوو بۆ دەردەچێت و لە داهاتوشدا هەمان ئەو ڕەوشەنا لەبارە بەردەوامە بەرامبەر بە پیاوان. کاگاکۆ ئێمە باس لە توندوتیژی پیاوانەکەین بەڕێزت بۆ کاماژت پێ پێت وایە پیاو هێندەی لە ڕووی جستەیەوە بەهێزە لە ڕووی دەرونیشەوە بە هەمان شێوە وایە؟ نەخێر پیاو بەهێزی جستەی بە ئازایەتی جستەی خۆیەوە دەنازێت بەڵام لە شەڕی قانوندا زۆر جار براوە نابێت جایە وافرەتە عەتفی دادگا و عەتفی پۆلیس ڕادەکێشە بەلای خۆیدا بۆی ئەو پیاوە بە تەوقیفکردن بدات و ئێمە دەزانین کە دوای تەوقیف کە بەڵگە نەبوو دۆسیەکە دادەخرێ بەڵام بەچی دەچێت با دۆسی هەردا بخرێ بەچی دەچێت کە پیاوەکە بەهۆی تەوقیفەوە لە کارەکەی دوورخرایەوە کە غیاب درا و قەتەعڕاتب کرا و تەسیری کردە سەر بژێوی ڕاستە جیابوونەوە لە کۆمەڵگای ئێمەدا حەلی ناچاریە و دەوترێت کە دابوونەریتی خۆمان دابوونەریتی کوردەواریمان کە پێگەی ئافرەت کە ناونیشانی بێوەژن هەڵدەگرێ ئەم دەرفەتەی زەواجی وەکو جاری پێشوو هاوتەمەنی خۆی بۆ ناڕەخسێتەوە بۆیە لە داخی ئەوەی کە پێگەی کۆمەڵاتەکەی دادەبەزێ ئافرەت هەوڵ دەدا بە قانون لە پێگەی کۆمەڵایەتی پیاوەکە دابێنێتە خوارەوە و زیاد لە حەد زیادەڕەوی دەکات بە جۆرە بە ناوی قانونەوە دوژمنایەتیک لەگەڵ پیاوەکە بەرپا دەکات بە خۆی و ئەندامانی خێزانی ماڵی باوکو و برا و دایکی کە ئەمە بەڕاستی دیاردێکی زۆر ناشیرنە و ناقانونی. کاگاکۆ پێ دوان نییە بۆشایی یاساییمان هەیە بۆ ڕێخستنەوەی خێزانەکان؟ بۆشایی یاسایی بەڵێ وەکو چۆن بۆشایی کۆمەڵایەتیمان هەیە بۆشایی پەروەردەمان هەیە بۆشایی عەقلی و ناڕۆشن بیرمان هەیە بە هەمان شێوە بۆشایی یاساییمان هەیە کە یاسا لەسەر سکاڵایەکی بێبەڵگا بە سەدان و هەزاران پیاو دەدا بە تەوقیفکردن بە چەندین ڕۆژ کە هەر خۆی تەوقیف بوون ومانەوە و شەو لە بەردەستی دادگا و پۆلیسا خۆی شکانی پیاوەکەیە با دوای تەوقیفیش وەکو وتمان بەڵگەی سەلماندن نەبێ و دۆسیەکە دابخرێ و پیاوەکە بەرێ دەرچێ بەڵام دوجار بەو تەوقیفانە بەو ڕاگرتنانە پیاو هەم پێگەی کۆمەڵایەتی و پێگەی وەزیفی دادەبەزێ و هەم تەسیل لە مەعیشەتی دەکا بەڕاستی ئەوکو یاساناسێکە ڕۆژانە بەرکەوتە لەگەڵ کێشە کۆمەڵایەتیەکان هەیە خێزانەکان دێنەلاتەن تا چەند توانیوتانە ئەو باڵاسە جێندەری ڕابگرن لەوەی کە ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە پیاوەکەیەکە باڵانسێ ڕابگرن و بە هەمان شێوەش پیاوان هەیە کە توندوتیژی بەرامبەر بە ژنەکانیانەکە ینی بە هەمان شێوە هۆشیارەکانتان چین لەسەر ئاستەوەی کە لەناو خێزانەکانە باڵانسێکی جێندەری هەبێت. ئێمە ڕاوێژی یاسایی ئەدەین بەو پیاوانەی کە دێن سەردانی ڕێکخراوەکەمان دەکەن لە ڕێی ڕاوێژە یاسایەکانیانەوە ئەبێ بە کاراسانیەک بۆ ئاسانتر حەلکردنی کێشەکانیان بە کەمترین زەرەر بەلایانی کەمەوە و زۆر جار ئەو ڕاوێژەی ئێمە بۆتە هۆی ئەوەی کە کەسەکە بتوانێت بە زووترین کات و بە ئاسانترین شێوە کێشە خێزانیەکەی چارەسەر بکە و ئەگەر زوڵمێکی لێکرابێ لەلایەن ئافرەتەوە ئەو پیاوە توانێتی لە ڕێی ڕاوێژی یاسایی ئێمەوە حەقی خۆی وەرگێتەوە بە تۆمارکردنی سکاڵا لە دادگا ئەگەر چی تاکی کوردی متمانەی سەداسەتی بە یاسا نییە پێی وایە یاسا زۆر مماتەڵاکە پێی وایە کە ئەو ماتەڵێ دەبێت هۆی نائەدالەتی لە بەدەستێنانی مافەکەی بۆیە مەئیوسە بێ تووشی مەلە لەبێت لە بەدەستێنانی حەقی خۆی لە ڕێی دادگاوە زۆر جار پەنا دەباتە بەر ڕێگای عەشایرانەی ناقانونی کە دەیەوێت بە توندوتیژی مافی خۆی ڕووبێتەوە دوجار ئەمیش ئەبێت تووشی تاوان ئەبێت و تووشی تاوانی جەزایی ئەبێت و ڕوبەڕووی سکاڵا بێتەوە کێشە خێزانیەکان
بە ئاقاری تاوانکاریە ئەڕوا ینی تاوانەکەش ئیلا بە عقوبە و بە سزا و بە حکم و حەبس و ئەوانە چارەسەرە بێت چکە تازە تاوان ڕوویاوە لە قانونیشا ئەفوکردن نییە ماعدا قەراری تەوقیف وەقفی تەوقیف یان چەند قەرارێکیش حاڵەتی ئیستیسنایە قەناعەتی حاکم نەیگرێتەوە هیچ عەفویەک ناگرێتەوە و من بەڕای منەوەیە کە ئەگەر 5 ساڵ جارێک عەفویەکیش دەرچێت لە سەرۆکایەتی هەرێمەوە پێم باشە و زۆر گرنگە لە ڕووی قانونیەوە زۆر زەڕورەکە توندوتیژە خێزانیەکان کە حاڵەتی کوشتن و کەمەندامی لەکەوێتەوە ئەمانە قەراری عەفوش نەیانگرێتەوە بۆ ئەوەی ئەندامانی خێزان بە قانون چاوترسێن و پەروەردە بکرێن کە نەخەڵەتا بن بیر لەوە بکەنەوە تاوانێک بەرامبەر ئەندامێکی خێزان ئەنجام بن و فرسەتی لێبێنن چونکە زۆر ئاسانترە تۆ زەفەر بە ئەندامی خێزانێک ببەی وەک لەوەی کە بە کەسێک بی لە دەرەوەی خێزانەکەتا ئاسانترە چکە لەگەڵ تاژیت ئەتوانی ئاسان فرسەتی لێبێنی بریندار هەوڵی خنکارکردن کوشتن بەهەر شێوەیە کەمەندامکردنی بۆیە دەبێت عقوبەکەشی زیاتر بێ چکە هەلێکی زیاترە ڕەخسێ بۆ زەرەری زیاتر جا چ ئافرەت بەرامبەر بە پیاوی ئەنجامدا چ پیاو بەرامبەر بە ئافرەتی ئەنجامدا من پێم وایە هێندەی یەکێتی پیاوانی کوردستان ئیشی کردووە لە سەرتەبایی و بڵاوکردنەوەی ئاشتی لە ناو خێزانی کووردا هێندە ڕێکخراوەکانی دیکە ئەو کاریان نەکردووە ئەم تەحەدایە حەقیقەتە شتێک نێ هەر قسەی سێزارێکی هۆکارەکانی توندوتیژی یاساییە کۆمەڵایەتیە پەروەردەییە بۆیە گرنگە هەموو هەوڵەکانمان بۆ کەمکردنەوەی توندوتیژی بێت تاکی کۆمەڵگا هۆشیار بکرێتەوە لەوەی کە مرۆڤەکان یەکسانن لە وەرگرتنی مافەکانیان تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ